لەم هەلەدا کە بەسپاسەوە هەندێک لە هەڤاڵان بۆیان ڕێخستم دەمەوێت دەربارەی هەندێک لەو پرسیارانە بدوێم کە ڕەنگە بەبیری هەندێک لە هاوڵاتیانی کوردستانمان دابێت لە دەرەوەی وڵات. هەرچەندە ڕەنگە وەڵامەکان تێر و تەسەند نەبن، بەڵام بێگومان ڕەنگە نەختێک یارمەتی ڕوونکردنەوەی وەزعی کوردستانی عێراق و هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن بە شێوەیەکی باشتر لە جارە. لە پێشەوە دەمەوێت لەبارەی باری ئێستای کوردستانەوە و لەبارەی باری ئێستای کوردستانەوە باسێکی کورتان پێشکەش بکەم، بە تایبەتی لەبارەی پلاماردانی ئەم دوایەی ڕژیمی باسی عێراق بۆ سەر کوردستان و بربەرەکانی قارەمانانەی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەنجا بێمە سەر ئەو نزیکبوونەوەیەی کە لەو دوایەدا لە نێوان هێزە نیشتیمانی شۆڕەجێڕەکانی کوردستانی عێراق ڕوویداوە تا گەیشتۆتە پلەی بەرەی کوردستان. وەکو زۆر کەس دەزانێت کوردستانی عێراق ئیمڕۆ لە هەل و مەرجێکی دژوار و لەباردایە. دوژمنی ڕەگەزپەرست و فاشی بە هەموو هێز و توانایەوە هەوڵ دەدا نەخشە گڵاوەکەی خۆی جێبەجێ بکات، نەخشەی کاولکردنی کوردستان و فەوتاندنی نەتەوەی کورد و بە عەرەبکردنی کوردستان، کەوا بە هەموو شێوەیەک هەوڵ دەدا بە زووترین کات جێبەجێ بکات. تا ئێستا دوژمن پتر لە 3159 دێی کوردستانی کاول کردووە، هەرچی لەو دێیادا هەبووە بە خانە و بەرە و مزگەوت و مەکتەب و نەخۆشخانە تێکی داوە، سووتاندوویەتی، تەنانەت لە هەندێک شوێندا کانیاوەکانیشی بە چەمەنتۆ سەرگرتووە. ئەوەندەی بۆشی کرابێ ئەو شار و شارۆچکانەشی کاول کردووە کە لە بندەستی دوژمندان و لە ناوچە سنووریەکانی کوردستاندانە. بۆ نمونە تا ئێستا تەوێڵە و بیارە و خوورماڵ و پێنجوین و هەموو ناحیەکانی پێنجوین و بەرزنجە و چوارتا و کەناروێ و ماوەت و کارێزە و سوورە قەڵات و قەڵاتچۆلان و مەرگە و قەرەداغ و سەنگا و ئاغجەلەر و گەڵاڵە و چۆمان و چەندین ناوچەی تریشی بە تەواوی کاول کردووە. ئەم ساڵ نیازی وایە شارەکانی هەڵەبجە و کۆیە و ڕانیە و قەڵاتزە و ڕەواندز و چەندین شاری تر کاول بکات و بە خەیاڵی خاوی خۆی تا ساڵی 1990 ئەبێ لە کوردستاندا تەنها 4 شارەکەی سلێمانی و کەرکووک و هەولێر و دهۆک مابن و کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاگوێزرابن لە کوردستان بە جۆرێک کە دەتوانین بڵێن کوردستان بە تەواوی کاول کرابێت و بە تەواوی تەعریب کرابێت. بۆ جێبەجێکردنی ئەو سیاسەتە ڕەگەزپەرستانە و فاشستانەی خۆشی حکوومەتی عێراق هەموو جۆرە چەک و توانایەکی خۆی بەکارهێناوە. هەرچی هێزی فەیلەقی 1 و فەیلەقی 5 هەیە لەگەڵ هێزی هەموو جاشەکانی کوردستان لە کوردستاندا بە یارمەتی تۆپ و تانک و فڕۆکە و بە بەکارهێنانی چەشی کیمیاوی و ژەهر خراونەتە گەڕ بۆ جێبەجێکردنی ئەم سیاستە. بەڕاستی کوردستان ئیمڕۆ دووچاری شەڕی لە ناوبردن بووە و بەڕاستی ئەوەی کە پێی دەگوترێت جێنۆساید لە کوردستاندا بە دڕندانەترین شێوە دژی خەڵکی کوردستان بەکاردەهێنرێت. بەڵام لە بەرامبەر
ئەو هێرشە درندانەیەی دژمنی ڕەفتار فاشست کۆمەڵانی خەڵکی کوردستانیش قۆڵ و بازووی جوامێریان لێ هەڵماڵیوە و دەستیان داوەتە خەباتێکی شۆڕژێرانەی قارەمانانەی نەبەس بەڕێبەری هێزە سیاسیە شۆڕژێرەکانی کوردستانی عێراق و لە پێشەوەی هەمویان یەکێتی نیشتمانی کوردستان کە ئیمڕۆ بە ئیعترافی دۆست و دژمن گەورەترین هێزی شۆڕژگێری نەبەزی تێکۆشەرە لە کوردستانی عێراقدا و لە ڕووی بربەرەکانی کردنی دوشمن و فیداکاری نواندن لە پێناوی پاراستنی کورد و کوردستاندا و لە ڕووی ژمارەی شەهید و دەستکەوتەکان و شەڕەکانی لەگەڵ دوشمنە گۆی هونەری لە کۆڕی خەباتە بردوۆتەوە. هەرچەندە لە کوردستانی عێراق وەزە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر دژوارە و کۆمەڵانی خەڵکی کوردستان دووچاری هێرشی دوژمنێکی درندە و فاشست بوونە، بەڵام لە لایەکی تریشەوە هەلومەرجی خەباتەکەمان لەبارە سەبارەت بەوەی کەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان هوشیار بوونەتەوە، هاوبەشی دلێرانە دەکەن لە خەباتدا، بە تایبەتی کۆمەڵانی خەڵکی ناوچە ڕزگارکراوەکان کە هەزاران هەزاریان دەستیان داوەتە چەک و ناوی خۆیان لە ڕیزی هێزی پشتگیری کوردستاندا، هێزی پێشمەرگەی پشتگیری کوردستاندا نووسیوە و لە لایەکی تریشەوە هێزە سیاسیەکانی کوردستان ئاش بوونەتەوە و خەباتی خۆیان یەک خستووە لە پێناوی یەکخستنی ریزەکانی شۆڕشدا بۆ ئەوەی هەموو هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێ، یەک تاکە سەرکردایەتی سیاسی و پێشمەرگانەی بۆ بهێندرێتە دی و لە ڕووی پەیوەندیەکانی دەرەوەشەوە هاوکاری تەواو بکرێت بە جۆرێک کە یەک شۆڕش و یەک سەرکردایەتی شۆڕش لە کوردستان بێتە دی. ئەوە بوو کە ساڵی ڕابردوو لە مانگی تەمووزدا هێزە سیاسەکانی کوردستان، یەکێتی نیشتمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان و حزبی سۆسیالیستی کوردستانی عێراق و پاسۆک پارتی سۆسیالیستی کورد توانیان بگەنە ئەنجامی سەرکەوتوانە، توانیان لە 18 تەمووزی ساڵی 1970دا بەیانێکی مێژووی دەربکەن دەربارەی دامەزراندنی بەرەی کوردستانی کە لەو بەیانەدا بۆ یەکەم جار مافی چارەنووس وەکو مافێکی ڕاست و ڕەوای نەتەوەی کورد داوا کراوە و باسی ئەوە کراوە کە هەوڵ دەدرێ بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو مافە بە شێوەی یەکگرتنی بە ئارەزوو ئیتیحادی ئیختیاری بەکار بهێنێت لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتیک و سەربەخۆدا، واتە لە جێی دروشمە دێرینەکەی ئۆتۆنۆمی ئیمڕۆ دروشمی مافی چارەنووس بە شێوەی یەکگرتنی بە ئارەزووی هەردوو گەلی برای کورد و عەرەب هاتۆتە کایەوە کە ئەمەش خۆی لە خۆیدا هەنگاوێکی گەورەیە بۆ پێشەوە و نیشانەیەکی گەشەکردنی شۆڕشی کوردستان و خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕووی چۆنایەتیەوە. لە بەرامبەر پەلاماردانی درندانەی هێزی باسی ئەفلەقەکاندا هێزی پێشمەرگەی کوردستان بەگشتی و هێزی پێشمەرگەی کوردستانی سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی شەڕی زۆر قارەمانانە و گەورەی ئەنجام داوە و لە بربەرەکانی دلێرانی خۆیدا گورزی گەورەی لە دوشمن وەشاندووە و زیان و زەرەری زۆری پێگەیاندووە. بۆ نمونە لە ساڵی ڕابردوودا یەکێتی نیشتمانی کوردستان توانی چەندین شەڕی گەورە بکات وەکو داستانی ڕزگاری کە لە 4 ساڵی 1970دا ئەنجام درا کە لە یەک شەودا توانرا 127 سەنگەری دوشمن بە درێژایی 10 کیلۆمەتر لە چەندین شاخی گرنگی وەکو شاخی
گۆجار و زین و سپی و کۆڕەنگ و دووبرا و ئەزمر و گۆیژە و شاخەسوور و خەجەلەرزۆک و قەیواندا ڕزگار بکرێن و داگیر بکرێن لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە و سەدان کەس لە دوژمن ئەسیر بکرێت و هەزارانیشی لێ بریندار و لێ بکوژرێ و هەروەها سەدان پارچەک بکەوێتە دەست هێزی پێشمەرگەی کوردستان و ناوچەیەک کە دوژمن توانی بووی بە 102 ڕۆژ هێرشی یەک لە دوای یەکی درندانەی بەهێز و توانا کە تایە 32 فەوجی عەسکەری بەکارهێنرابوو لەگەڵ دەیان فەوجی جاش ئەو ناوچەی کە بەو 102 ڕۆژە بۆ هەموو هێرشانە دوژمن توانی بووی داگیری بکات هێزی پێشمەرگەی کوردستان لە 1 سەعاتدا لەو شەوەدا توانی لە شەوی چواردەی چواردا توانی لە دوژمنی بسەنێتەوە و ڕزگاری بکاتەوە. هەروەها چەندی شەری گەورەی تر لە ناوچەکاندا کرا، شەری ڕزگارکردنی قەرەداغ، سەنگاو، ئاغزێلەر، تاقتاق دووجار، ڕزگارکردنی دێگەڵا، ڕزگارکردنی هیران، بە تایبەتی شەری ڕزگارکردنی هیران و دێگەڵا و شەری 12 ڕۆژەی ناوچەی سەفین و دۆڵی سماقۆلی و چیای بنەباوێ کە تەسیرێکی زۆری هەبوو لەسەر ڕوخاندنی ورەی دوژمن و بەرزکردنەوەی ورەی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە تێدا دوژمن بە هەموو هێزی فەیلەقی پێنج نەیتوانی ئەو ناوچە ڕزگارکراوانە لە هێزی پێشمەرگە بسێنێتەوە بە پێچەوانەوە هێزی پێشمەرگە توانی ناوچە ڕزگارەکان بپارێزێت و زەرەری زۆر لە دوژمن بدات و بتوانێت پێی بسەلمێنێت کە تانک و تۆپ و تەیارە ناتوانێت زاڵ بێ بەسەر هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستانی عێراق. جگە لەوە چەندی شەڕی تر کرا لە ناوچەکانی جیاجیای کوردستانی عێراقدا، بە تایبەتی شەڕێکی گەورە لە منتیقەی بادینان ئەنجامدرا لەلایەن هێزی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانی عێراقەوە بە تایبەتی و بە هاوکاری هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەویش شەڕی ڕزگارکردنی کانیماسی بوو کە تێیدا دوژمن دیسان زیانی زۆری لێکەوت. بەم جۆرە دەبینین کە هێزی پێشمەرگەی کوردستان لە سەرتاسەری کوردستاندا پەرەی سندووە و لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە گەشەی کردووە. ئیمڕۆ هەزاران هەزار پێشمەرگە هەنە و هەزاران هەزار پێشمەرگەی هێزی پشتگیری هەنە کە هەموویان شان بەشانی یەکتر لە دژی دوژمن خەبات دەکەن. دامەزراندنی بەرەی کوردستانی و لە دوای ئاشبوونەوەی گشتی هێزەکانی کوردستانیدا بووە هۆی ئەوەی کەوا ورەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرز ببێتەوە، ورەی کۆمەڵانی پێشمەرگە بەرز ببێتەوە و باوەڕی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە سەرکەوتنی حتمی خۆیان زیاد بکات. بە تایبەتی کە ئەو ڕاستیە سەلمێنرا کە دەتواندرێ شەڕی براکوژە لە کوردستاندا لە ڕەگ و ڕیشە هەڵبکەندرێ و هێزەکانی خەڵکی کوردستان یەک بخرێن و هەمویان چەکەکانی خۆیان ئاراستەی دوژمنی سەرەکی خۆیان بکەن کە حکمی ڕەفتار فاشستی بەغدایە. ئەو هەنگاوە گەورە مێژوویەی کە هێزەکانی شۆڕجێر و نیشتمان پەروەری کوردستانی عێراق هەڵیان هێنا بەرەو یەکهێنانی بەرەی نیشتمانی کوردستان، هەنگاوێکی گەورەشە بەرەو پێکهێنانی بەرەی نیشتمانی عێراقی، چونکە لەلایەکەوە هێزێکی سەرەکی گەورەی وەک هێزەکانی جوولانەوەی کوردایەتی یەک دەخاتوە لەلایەکەوە هەوڵ و توانای ئەو بەرەی کوردستانیەش دەخرێتە گەر بۆ لێک نزیکردنەوەی هەموو هێزەکانی نیشتمانی و معارەزەی عێراقی کە بەلای یەکێتی نیشتمانی کوردستانەوە جەبهەیەکی شامل، یعنی جەبهەیە کە هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی بگرێتەوە، بە تایبەتی ئەو هێزانەی کە لە ناو جوولانەوەی ڕزگاری خوازی نیشتمانی و دیموکراتی خەڵکی کوردستاندان لەگەڵ تەیاری ئیسلامی شۆڕژێر، لەگەڵ تەیاری دیموکراتی عێراق، لەگەڵ تەیاری نەتەوەی عەرەبی لە عێراق کە بەعسیە چەپەکان و ناسریەکان و نیشتمان پەروەرانی تر دەگرێتەوە،
هەموو ئەو تەیارانە یا هیچ نەبێ هێزە سەرچیەکانیان لە یەک بەرەی نیشتمانی یەکگرتوودا کۆ بکرێنەوە و هەوڵدەن کە لەسەر بەرنامەیەکی یەکگرتوو پێک بێن بۆ ڕوخاندنی حکوومەتی بەغدا و ڕزگارکردنی عێراق لە ئەو دوو شەڕەی کە حکمی ڕەفتار فاشستی بەغدا هەڵی گیرساندووە. واتە ئەو کەسانەی کە هەر تەنها باسی چارەسەرکردن و نەهێشتنی شەڕی ئێران و عێراق دەکەن ئەو ڕاستیە فرامۆش دەکەن کە شەرێکی تریش لە کایەدایە کە ئەوی شەڕی زۆردارانەی حکوومەتی عێراقە لە دژی خەڵکی کوردستان. بۆیە ئەو هەڵوێستەی کە تەنها داوای دوایی هێنان بە شەڕی ئێران و عێراق دەکا بەلای ئێمەوە هەڵوێستێکی ناڕەوایە، هەڵوێستێکە نادۆستانە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان، هەڵوێستێکە ئەو شەڕە زۆردارانە و فاشستانەی حکوومەتی عێراق دەکا لە دژی کورد فرامۆش دەکات و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەکاتە یارمەتیدانی حکوومەتی عێراق بۆ ئەوەی هەموو هێزتوانەکانی خۆی کۆ بکاتەوە و بیکاتەوە بەگشت کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراقدا بۆ لە ناوبردننی شۆڕشی کوردستانی عێراق و بۆ جێبەجێکردنی سیاسەتی تەفروتوناکردن و بە عەرەبکردن تەفروتوناکردنی نێتەوەی کورد و بە عەرەبکردنی کوردستان. بۆیە بەلای ئێمەوە سیاسەتی ڕاست و ڕەوا ئەم سیاسەتەیە کە داوای لە ناوبردنی هەردوو شەڕە زۆردارانەکەی حکومی ڕەفتار فاشستی بەغدا دەکات کە ئەویش بەلای ئێمەوە بەوە دەکرێت کە خەباتی کۆمەڵانی خەڵکی عێراق لە ناو ئەو شەڕەدا جۆش بدرێت و پەرەی پێ بسەندرێت بۆ ڕوخاندنی حکوومەتی ڕەفتار فاشستی بەغدا و هێنانی حکمێکی دیموکراتیکی ئیتیلافی کە مافی چارەنووسیش بۆ خەڵکی کوردستانی عێراق بسەلمێنێت. هەر لەسەر وەزعی کوردستانی عێراق دەمەوێت باسی بەکارهێنانی چەکی کیمیایی بکەم و دەمەوێت مەترسیەکانی شەڕی لە ناوبردن و تەفروتناکردنی کوردەواری و نەتەوەی کورد و تعریفکردنی کوردستانتان بخەمە بەرچاو. لە ساڵی ڕابردووەوە حکوومەتی عێراق دەیان جار بە شێوەیەکی درندانە چەکی کیمیاوی لە دژی دێهات و ناوچە ڕزگارکراوەکانی کوردستانی عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان بەکارهێناوە. واتە چەکی کیمیاوی نەک هەر دژی هێزی پێشمەرگە بەکاردێت بەڵکو دژی خەڵکی دێهاتی ناوچە ڕزگارکراوەکانیش بەکار هاتووە. نمونەی درندایەتی بەکارهێنانی چەکی کیمیاوی دەی شێخوەسانانە. دەی شێخوەسانان دەیەکە لە دۆڵی بالیسان ناوچەی خۆشناوەتی. لەو دێدا دوشمن لە یەک ڕۆژدا 121 کەسی خەڵکی ئەو دێی کوشت. لەناو ئەو 121 کەسەدا دایان مناڵ هەنە کە تەمەنیان لە یەک ڕۆژەوە هەتا 8 ساڵە. شێخوەسانان بەڕاستی بۆتە دەریاسینی کوردستانی عێراق. هەرچەندە ژمارەی شەهیدەکانی شێخوەسانان دووسێ بەرابەری ژمارەی شەهیدەکانی دەریاسینن، بەڵام لە مێژووی نەتەوەی کووردا شێخوەسانان بۆتە دەریاسینی کوردستانی عێراق کە لەلایەن حکوومەتی ڕەفتار فاشستی بەعسی عەفلەقیەوە بە شێوەیەکی درندانە چەکی کیمیاوی لە دژ بەکارهێنراوە. هەر لە دۆڵی بالیسان کە شێخوەسانان یەکێکە لە دەیەکانی سەدان هاووڵاتی بریندار کران و پتر لە 300 هاووڵاتی شەهید بوون لە ئەنجامی بەکارهێنانی چەکی کیمیاویدا و 366 هاووڵاتی بریندار بوون و ڕویان کرد بۆ شارەکان بۆ لای خزم و کەسوکاریان تاکو بیان بەرن نەخۆشخانەکان بۆ تەداوی، کەچی حکوومەتی عێراق هەمویانی کۆ کردەوە و هەمویانی بێسەر و شوێن کردووە کە زۆر ترس هەیە، ترسێکی زۆر و لە جێی خۆیەتی کە هەموو ئەوانەی لە ناو بردبێت و هەمویانی کوشت بێت بۆ داپۆشین و سڕینەوەی شوێنەواری ئەو تاوانە پیسەی بەکارهێنانی چەکی کیمیاوی لە دژی کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەر وەک چیمەنی شەهیدانیش لە پەنا کەرکووک بۆتە نمونەیەکی تری ئەو شەڕی لە ناوبردنەی کە حکمی ڕەفتار فاشستی بەغدا لە دژی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرپای کردووە. لە ڕۆژێکدا
هێزێکی گەورەی حکمی ڕەفتار فاشستی بەغدا بە سەرۆکایەتی جەلادی تاوانبار باریق حاجی عەبدوڵڵا حونتا کە یەکێکە لە جەلادە فاشستەکانی حکوومەتی ڕەفتار فاشستی بەغدا هێرشێکی درندانە و نامەردانیان کردە سەردەی چیمەن کە لە ژن و مناڵ و پیر و پەکەوتە زیاتر کەسی تیا نەبوو هەرچی تیای بوو کوشتیان و دەیەکان بەسەردا ڕوخاندن و کاولکردن و لە ئەنجامدا 207 کەس شەهید بوو و 106 کەسیش لە ژن و مناڵ و پیر و پەکەوتە کەوتە بەردەستیان و ئەوانەشیان برد بۆ کەرکووک و ئێستا ئەوانیش بێسەر و شوێنن. تەنانەت درندایەتێکی کە ئەوانە کردیان جاشیشی لێ ڕزگار نەبوو. دوو ژن ڕایان کردبووە دوو سەنگەری جاشەکانەوە خۆیان بشارنەوە و خۆیان ڕزگار بکەن لە ئەو هێرشە درندانەی هێزی بەعسی عەفلەقی فاشی کەچی دوای ئەوەی ئەو جەلادە باریق حاجی عەبدوڵڵا حونتا پێیزانی چوو هەردوو ژنەکەشی کوشت و هەرچی جاشی لە ناو ئەو دوو ڕەبێژدا هەبوو داینە بەرگولە و داینە بەردەزرێژ و ئەوانیشی کوشت چونکە داڵدەی ئەو دوو ئافرەتەی کوردایان دابوو. ئەمەش خۆی لە خۆیدا نیشانەیەکی تری سیاسەتی ڕەفتار فاشستی حکمی بەغدایە کە دژی کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق بەڕەسمی ئیعلانی کردووە. نمونەیەکی ئەو ئیعلانی شەڕە لەو نامەدایە کە بە تاریخی 26 ساڵی 1987 ئامۆزای سەدام عەلی حەسەن مەجید کە جاران عەریفی جێشی عێراقی و پاشان حکوومەتی ڕەفتار فاشستی عێراق یەکسەر کردی بە حاکمی عامی کوردستان کردی بە مەسئولی هەموو هێزی چەکداری عێراق و بە مەسئولی هەموو ناوچەی کوردستان و ژووروی عێراق و بە بەرپرسیار و لێپرسراوی حکومەزاتیە کارتۆنیەکە و دام و دەستگاکانی تری ئیداری و اقتصادی لە کوردستانی عێراقدا ئەو جەلادە فاشیە بەیانێکی دەرکردووە لەو بەیانەدا ئەمر دەدا بە هێزی چەکدار بە جەیشی ناشعبی بە جاشەکان و بە پۆلیس کە لە پاش 21ەوە واتە لە 22 شەشەوە ئیتر هەموو ناوچەکانی ڕزگار کراو کە بەشێکی زۆری کوردستانی عێراقا بدرێتە بەرتۆپ و تەیارە و چەکی چیمیاوی بێ گوێدانە هیچ جۆرە قانونێکی ناونەتەوایەتی و ئینسانی و ئیسلامی و عەرەبی و عێراقی واتە هێزی چەکدار بۆیان هەیە کە هەرچی ئینسانێک لەو ناوچە هەیە لەو ناوچە ڕزگارکرانەوە هەیە بە ژن و پیا و پیر و پەکەوتە و ساغ و سەقەتەوە بکوژن و لە ناوبەرن و هەر کەسێکی کەوتە بەردەستیان لە عمری 15 ساڵ و تا 70 ساڵ بێ مەحکەمە ئیعدام بکەن. هەروەها هەرچی لەو ناوچەدا هەیە بە دار و درخت و زەراعەت و سەناعەت و هەر شتەوە کاولی بکەن و بیسووتێنن یاخود بەتاڵان بیبەن یعنی ماڵی خەڵکیشی حەڵال کردووە کە بەتاڵان بیبەن یعنی هەرچی تێدایەتی حەڵالە بۆ حکومی ڕەفتار فاشستی بەغدا بیکوژێ بیبە یاخود تاڵانیکە. ئەو بەیانە کە ئەو فاشستە بێش زەمیر و بێویجدان و بێشەرەفە دەری کردووە دەری دەخات کە حکوومەتی عێراق بە تەواوی بڕیاری داوە کەوا کورد لە ناو بەرێت و وەنەتەوەی کورد نەهێڵێت نەک هەر ئەوە بەڵکو ئەگەر بۆی بکرێت تەنانەت دار و درەختی کوردستان جەنگەڵەکانی کوردستان و هەرچی زیندەوەر هەیە لە کوردستان لە ناوی بەرێت. ئەو بەیانە وەختی خۆی ئێمە لە شەرارە و ڕێبازی نوێدا بڵاومان کردەوە و تەرجمەمان کرد لە ئەوروپاش بۆ زمانەکانی بێگانە و ناردرا بۆ سازمانی نەتەوە یەکگرتووەکان و بۆ دەوڵەتە گەورەکان و بۆ چەندین حیزبی گەورەی سۆسیالیستی و شیوعی و دیموکرات لە دنیا. هەروەها نوێنەیەکمان ناردووە لەگەڵ ناوی شەهیدان و ناوی دیهاتی سوتا و ناوی قوتابخانە داخراوەکان بۆ ڕێکخراوی مافی مرۆڤ لە ناوچەی عەرەبیدا و بۆ هەموو حیزبەکانی مسری و بۆ چەندین لە حیزب و ڕێکخراوی فەڵەستینی و لوبنانی و سووری. واتە سیاسەتی لە ناوبردنی کورد و کوردستان سیاسەتێکی
ڕسمی حکوومەتی ڕەفتار فاشستی بەغدایە. ئەنجا بۆیە دەمەوێت سەرنجی هەموو ئەو برایانە و هەموو خوشکانە ڕابکێشم کە گوێیان لەو باسە دەبێت بۆ یەک ڕاستی کە پێویستە زەق و ڕق بیخینە بەرچاوی خۆمان. ئەویش ڕاستی ئەو ڕاستیەیەکەوە حکوومەتی ڕەفتار فاشستی عێراق نیازەکەی سیاسەتەکەی نەخشەکەی لە ناوبردن و تەفروتوناکردنی خەڵکی کوردستانی عێراق و تعریبکردنی کوردستانە. یعنی ئەو شەرێک نییە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و حکوومەتی عێراقدا بەتەنیا. هەر شەری یەکێتی نیشتمانی کوردستان و حکوومەتی عێراق نییە، هەر شەری هێزە سیاسەکانی تر و حکوومەتی عێراق نییە، بەڵکو شەری لە ناوبردن یا پاراستنی کورد و کوردستانە. ئەگەر حکوومەتی عێراق بۆی بکرێ ئەوە کورد و کوردستان تەفروتونا دەکات و کوردستان تعریب دەکات. خۆ ئەگەر پێشی نەکرا ئەوە کوردستان دەپارێزرێ و بەرەو پێش دەچێ بەرەو بەدیهێنانی مافەکانی خۆی. بۆیە دەمەوێت سەرنجی هەمووان ڕابکێشم بۆ ئەو ڕاستەیە کە ئەمڕۆ کوردستان دووچاری شەڕێکی درندانەی فەوتاندن و لە ناوبردن و تعریبکردنی کوردستان بووە و ئەم ڕاستیە سەرچاوەی تەکتیک و هەڵوێستەکانی ئێستەی یەکێتی نیشتمانی کوردستان و هێزەکانی ترە. واتە هەموو هێز و توانە، هەموو هێز و توانای سیاسی تەنزیمی پێشمەرگانە، هی یەکێتی نیشتمانی کوردستان، هی هەموو هێزە سیاسیەکان و هی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێت تەرخان بکرێ بۆ پەخستن و تێکشکاندنی سیاسەتی تەفروتوناکردن لە ناوبردنی کورد و کوردستان، بۆ پاراستنی کورد و کوردستان، بۆ پاراستنی شۆڕشی کوردستان و گەشەپێدانی هێزەکانی شۆڕشی کوردستان، تاکو بتوانین بەسەر ئەو خەتەر و مەترسێ گەورەدا زاڵ بین کە دوژمن بۆ نەتەوەی کوردی هێنایەتەوە کایەوە. واتە لەسەرێکە و پێویستە لە ناو خۆیاندا بەرەی کوردستانی بەهێزکەن، هێزەکانی خۆیان چاکتر بێنە جۆش و خرۆش و بەکار بێنن لە شۆڕشدا. پێویستە بەرەی کوردستانی ببێتە بەرەیەکی ڕاستەقینە، بەرەیەکی نمونە، هەموو هێزی پێشمەرگەی تێدا یەک بخرێ، یەک سەرکردایەتی سیاسی، یەک سەرکردایەتی عسکەری بۆ دابدرێت لە ناوەوەی وڵات و دەستگاکانی پەیوەندیەکانی نیشتمانی، پەیوەندیەکانی ناونەتەوایەتی، پەیوەندیەکانی دەرەوە، پەیوەندیەکانی کوردستانی و دەستگاکانی مالی و ئاینی و ئیداری شۆڕژ یەک بخرێت و لەلایەن ئەو بەرە کوردستانیەوە ڕابەری بکرێت. واتە بەرەکە بەرەی کوردستانی دەبێت بەرەیەکی زیندوو بێ، نابێ بەرەیەک بێ لەسەر کاغەز، بەرەیەک بێ بۆ ئیعلانکردن و بۆ ناو بەناو بەیان پێکەوە دەرکردن، بەڵکو ئەبێ بەرەیەک بێ بۆ یەکخستنی هێزەکان، بۆ سازدان و یەکخستن و ڕێبەریکردنی هێزەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان، بۆ یەکخستنی هێزەکانی شۆڕش، بۆ ڕابەریکردن و سەرکردایەتیکردنی شۆڕشی کوردستانی عێراق. کەواتە ئەرچی سەرەکیمان ئیمڕۆ پێکهێنانی بەرەی کوردستانیە، خستنەگەڕی بەرەی کوردستانیە، سازدان و یەکخستن و خستنەگەڕی هەموو هێزەکان و هەموو توانەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەڕێبەری بەرەی کوردستانی لە پێناوی تێکشکاندنی هێرشی درندانەی حکمی بەعسی عەفلەقی فاشی و لە پێناوی تەفروتوناکردن لە ناوبردنی سیاسەتی تەفروتوناکردن و لە ناوبردنی کورد و کوردستان. ئەوڕۆ دروشتمان ئەبێ بریتی بێ لە ئەوەی کە هەموو هێز و تواناکان، هەموو وزە، هەموو توانایەتی سیاسی، فکری، ڕێخستن، پێشمەرگانە، اقتصادی، کۆمەڵایەتی خەڵکی کوردستان و هێزە کوردستانەکان تەرخان بکرێن بۆ تێکشکاندنی ئەو هێرشە و تەفروتوناکردنی ئەو سیاسەتە، بۆ پاراستنی کورد و کوردستان، بۆ ڕزگارکردنی کوردستان لە خەتەری تەفروتوناکردن و بۆ وەدەستێنانی مافی چارەنووس. و لە پێناوی خۆ پاراستندا، لە پێناوی پاراستنی کورد و کوردستاندا، لە پێناوی گەشەپێدانی هێزەکانی شۆڕشدا و یەکخستنی هێزەکانی شۆڕشدا بۆمان هەیە هاوکاری بکەین لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی، بەڵکو پێویستە لەگەڵ لەسەرمان کە ئەو هاوکاری بکەین، بەتایبەتی ئەو هێزانەی کە لەسەر لە مەیدانی لە گۆڕەپانی خەباتەکەدا وجودیان هەیە، وەک تەیاری ئیسلامی، وەک هێزە دیموکراتیەکان، وەک هێزە نەتەوەیەکانی عەرەب. لێرەدا دەمەوێت مەسەلەیەکی تریش بۆ ئەو خوشک و برایانە باس بکەم کە لە دەرەوەی وڵاتن، ئەویش ئەوەیە کە لە بەرامبەر هەوڵ و تەقەلای حکوومەتی ڕەفتار فاشستی بەغدادا بۆ
لە ناوبردننی کورد و کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش خەبات دەکەن بۆ خۆپاراستن و ڕزگارکردنی کورد و کوردستان و سەرنەوەی مافی چارەنووس. واتە چیتر کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئۆتۆنۆمی ڕازی نابن و بە ئۆتۆنۆمی دابین نابن، بەڵکو دەیانەوێت مافی چارەنووس وەرگرن. لێرەدا لەسەر مافی چارەنووس دەمەوێت چەند مەسەلەیەک ڕوون بکەمەوە کە یەکەمینیان ئەوەیە کە مافی چارەنووس دەکاتە مافی دەسەڵاتداری، مافی دامەزراندنی دەوڵەت، مافی سربەخۆیی و مافی جیابوونەوە لەو کاتەدا کە گەلەکە بڕیاری لێ بدات. دووەم ئەو مافە مافی کۆمەڵانی خەڵکی کوردستانە، مافی گەلی کووردە، نەک مافی حیزبێکی معەیەن یا ڕێکخراوێکی معەیەن لە کوردستاندا. واتە خەڵکی کوردستان گەلی کورد خۆی بڕیاری ئەوە دەدا بە چ شێوەیەک چارەنووسی خۆی بکات، چارەی خۆی بنووسێت، یعنی بە شێوەی حکوومەتێکی سربەخۆ بێت یا جەمهوریەتی کوردستانی فیدراتیڤ بێت یا جەمهوریەتی کوردستانی کۆنفیدرال بێت یا هەر شێوەیەکی تر بێت. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان خەبات دەکەین بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە سەربەستی و بە ئازادی چارەی خۆیان بنووسن. خۆشمان پێمان وایە کە چاکترین شێوەی بەکارهێنانی مافی چارەنووس لەم سەردەمەدا بریتە لە دامەزراندنی جەمهوریەتی کوردستانی فیدرال کە لەگەڵ عێراقێکی دیموکرات و ئازاددا بە پێی سەرەتاکانی وەکیەکی و بەرابەری و دیموکراتی و بە ئاشتی پێکەوە ژیان بمێنێتەوە. بەڵام بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی نابێت بە پێشێلکردنی مافەکانی نەتەوەی کورد و وەسڕینەوەی. ئەو خەباتە لە پێناوی مافی چارەنووسدا بەو مانایە نییە کە ئێمە لە هەموو سات و کاتێکدا دژی ئۆتۆنۆمی. ئێمە پێمان وایە ئۆتۆنۆمی چارەی مەسەلەی کورد ناکات، ئۆتۆنۆمی چارەی مەسەلەی نەتەوایەتی ناکات، بەڵکو چارەسەری مەسەلەی نەتەوایەتی هەر تەنها بە مافی چارەنووس دەبێت. بەڵام ئۆتۆنۆمی وەکو داخوازیەکی دیموکراتی، وەکو ئیجرایەکی دیموکراتیک ممکنە لە قۆناغێک لە قۆناغەکانی گەشەکردن و بۆ پێشەوەچوونی خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێتە پێش وە کۆمەڵانی خەڵکی کوردستان قبولی بکەن، نەک وەک بەدیلی مافی چارەنووس، بەڵکو وەکو هەنگاوێکی گەورە لە پێناوی بەدەستهێنانی مافی چارەنووسدا. ئێمە پێمان وایە ئۆتۆنۆمیمان بەس نییە، ئێمە پێمان وایە کە ئۆتۆنۆمی ناتوانێت وەکی ناکرێ مەسەلەی نەتەوایەتی چارە بکات، بەڵکو چارەی مەسەلەی نەتەوایەتی هەر تەنها بە مافی چارەنووس دەکرێت. ئۆتۆنۆمی وەک ئامانجێکی دیموکراتیک، وەک ئیجرایەکی دیموکراتیک ڕەنگە لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی سیاسی عێراقدا بەکەلک بێت یاخود بەکەلک هاتە بێت، بەڵام بەداخەوە جێبەجێ نەکراوە تا ئێستا. و ئەوە ئێمە ممکنیشە لە چەند حالەتێکدا ئەگەر بێتە پێشەوە پێی رازی بین، بەڵام نەک وەکو مافی چارەنووس، نەک لە جێی مافی چارەنووس، نەک لە باتی مافی چارەنووس، نەک وەک چارەیەک بۆ مەسەلەی نەتەوایەتی، بەڵکو وەک چارەیەک وەکو ئیجرایەکی دیموکراتیک، وەکو هەنگاوێکی گەورە لە پێناوی بەدێهێنانی مافی چارەنووسدا. مافی چارەنووس هەر وەکو دروستمی سەرەکی ئێمە دەبێنێتەوە، خەباتمان هەر درێژەی پێدەدرێ، هەر بەرەو پێش دەچێت لە پێناوی بەدیهێنانی مافی چارەنووسدا، یعنی بە کورتی و بە کوردی. ئێمە پێمان وایە تەنها مافی چارەنووس بە ئەو پەڕی سەربەستیەوە و مافی چارەنووس بەو پەڕی مانای ڕاستەقینەی خۆیەوە کە بەو پەڕی ئازادی سەربەستیەوە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بەکاربهێنرێت، تەنها ئەو مافی چارەنووسەیە کە چارەی مەسەلەی نەتەوایەتی کورد دەکات لە عێراق. هەروەها دەمەوێت شتێک قسە بکەم لەسەر ئەوەی کەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئەم مافە قابلی ژیان و بەدیهێنانە یاخود وەکو دروشمێکی دوور و درێژخایەن هەڵی گرتووە. ئێمە پێمان وایە کە بڵێ ئەم مافە لەم سەردەمەدا مافێکە جێبەجێکردنی لێ هاتنەدی لێ ڕەچاو دەکرێت، یعنی شتێک نییە ڕەچاو نەکرێ، شتێک نییە زۆر درێژخایەن و دوورخایەن بێت، چونکە عێراق ئیمڕۆ لە وەزعێکدایە کە ڕەنگە حکوومەتی عێراق بڕوخێ، ڕەنگە حکوومەتی عێراق بشکێ لەو شەڕەدا، ڕەنگە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک لە چەندین لای عێراقەوە دەست پێ بکە.
لەو کاتەدا ئێمە پێمان وایە کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق دەتوانن کوردستانی خۆیان ڕزگار بکەن و دەتوانن مافی چارەنووسی خۆیان بەکاربێنن. واتە پێمان وایە نییە مافی چارەنووس شعارێکی خەیاڵیە. لە هەلومەرجی ئێستای عێراقدا کە ڕزگاری عێراق بەلای ئێمەوە دوو ڕێگای هەیە. ڕێگایەکیان ڕێگای شۆڕشی خەڵکی کوردستان و شۆڕشی خەڵکی عێراقە لە دژی حکوومەتی عێراق و ڕێگایەکیان شەڕە ئەو شەڕەیە کە ئێران و عێراق ئێستا دەرەجەی پێدەن کە لە ئەنجامی پەلاماری عێراق بۆ سەر ئێران بە شێوەیەک سوورە لەسەر دەرەجە پێدان کە ئەو حکوومەتە دەبێ بڕوخێت. واتە ئەو هەلومەرجە بابەتی کە هاتووتە کایەوە هەلومەرجێکی ئەو تۆشی بۆ کورد هێناوەتە کایەوە کە بتوانێت لە کاتی ڕوخانی حکوومەتدا یا شۆژانی حکوومەتدا یا شلۆقی حکوومەتی عێراقدا کوردستانی خۆی ڕزگار کات و مافی چارەنووسی خۆی بەکاربێنێت بەو شێوەی کە خۆی دێوێ و بەو شێوەی کە تەرازوی هێزەکان ئەوسا ڕێگەی پێدەدەن. بۆی پێمان وانیەوە شعارێکی خەیاڵیە. مافی چارەنووس شعارێکەکەوە هەر بۆ دابینکردنی ئارەزووی هەندێک خەڵک یان یەکێتی نیشتمانی یا لاوانی خوێنگەرم هەڵگیراوە نا. پێمان وایە مافی چارەنووس ئیمڕۆ دروشمێکە تعبیر دەکات لە پێویستیەکانی پاراستنی کورد و کوردستان و لە پێویستیەکانی گەشەکردنی اقتصادی کۆمەڵایەتی فەرهەنگی سیاسی لە کوردستانی عێراقدا لە کوردستانێکدا کە لەژێر خەتەری تەفروت و نابوونە لە کوردستانێکدا کە حکوومەتی عێراق ڕسمەن شەڕی جێنۆسایدی لەسەر ئیعلان کردووە لە کوردستانێکدا کە حکوومەتی عێراق هێزی چەکداری خۆی کردووە بە هێزێکی بەعسی فاشستی خوێنڕێژ ناکرێ خەڵکی کوردستان جارێککە بەوە ڕازی بێت کە بکەوێتەوە بندستی ئەو حکوومەتە کە هێزی سەرەکی ئەو حکوومەتە کە هێزی چەکدارە بەدەست ئەو حکوومەتەوە بێ و جارێککە بەکاری بێنێتەوە لە دژی میلەتی کورد. لەبەر ئەوە پاراستنی خەڵکی کوردستان ئەوەی گەرەکە کە کوردستان خۆی چارەنووسی خۆی بەدەست خۆی بێت و دەسەڵاتی خۆی بەدەست خۆی بێت و ئەو هێز و توانایشی هەبێت کە جارێککە دژمن نەتوانێت پەلاماری بداتەوە بە هێزی چەکدار و بە سووک و سانایی لە ناوی بەرێت و داگیری بکاتەوە ئەوە بکات. بۆیە وەکو بۆمان دەردەکەوێت لێرەدا ماف بەکارهێنانی مافی چارەنووس پێویستیەکی پاراستنی کورد و کوردستانە لە دوا ڕۆژیشدا هەروەکو ئێستا خەباتکردن و شۆڕشکردن پێویستیەکی پاراستنی کورد و کوردستان. لەسەرێکی ترەوە ئەو هەموو کاولی و دەربەدەری و قوربەسەری بەسەر میلەتی کورداتوە ئەو هەموو کاولکردنەی دێهات و شارەکانی کوردستان نە بە ئۆتۆنۆمی و بە نە هیچ شێوەیەکی تر تعمیر ناکرێتەوە و بینا ناکرێتەوە و جارێککە ئاوەدان ناکرێتەوە بەڵکو بە مافی چارەنووس دەبێت کە سەروەت و سامانی کوردستان و لە پێش هەموو شتێک دەنەوتی کوردستان بکەوێتەوە دەست کۆمەڵانی خەڵکی کوردستان تا بەکاری بێنن لە ئاوەدانکردنی شار و دێهاتی کوردستان ولا سەر لە نوێ گەڕانەوەی ژیان بۆ کوردستان ژیانی اقتصادی ژیانی کۆمەڵایەتی ژیانی خوێندەواری فەرهەنگی و بۆ ئەوەی سەر لە نوێ دێهاتی کوردستان و لادەی کوردستان ئاودان کرێتەوە و زەراعەت و پیشەسازی لە کوردستان ببوژێندرێتەوە بژێتەوە. هەروەها بۆ گەشەپێدانی کۆمەڵایەتی بۆ دروستکردنی سەناعەت بۆ دروستکردنی ڕێگاوبان بۆ دروستکردنی دانیشگا و پێشخستنی خوێندەواری و نەخۆشخانە و ئەوانە لە کوردستاندا مافی چارەنووس بۆ تا پێویستێکی لە بەلاوەنان نەهاتوو. واتە مافی چارەنووس خەیاڵێک نییە خەیاڵی خاو بێت یا شعارێکی نەتەوە پەرستە توندڕەوە و تیژڕەوەکانی کورد بێت وەکو هەندێک سەر لێ شێواو یا وەکو هەندێک هێزی کۆسمۆپۆلیتی عێراقی بڵاوی دەکەنەوە بەڵکو مافی چارەنووس پێویستیەکی مێژوویە پێویستی گەشەکردنی کۆمەڵایەتی و اقتصادی و فەرهەنگی خەڵکی کوردستان پێویستی پاراستنی کورد و کوردستان و دابینکردنی ئەو زەمانەیە کە جارێکی کوردستان نەکەوێتەوە بندستی هێرش و پەلاماردانی تەفروت و ناکردن و تعریبکردنی کوردستان. ئێمە پێمان وانییە کە هەر شەڕی عێراق و ئێران بەتەنیا بەسە بۆ ئەوەی کە عێراق بڕوخێت و خەڵکی عێراقیش بە کورد و عەرەبەوە ڕزگار بکرێت وەکو هەندێک هێز داوای دەکەن. بەڵکو پێمان وایە لە پێش هەموو شتێکدا ئێمە لەسەرمانە لە کوردستانی خۆماندا هێزی شۆڕشی خۆمان هێزەکانی ڕێخستنی خۆمان هێزەکانی کۆمەڵانی خەڵکی خۆمان ساز دەین و بەهێزکەین و بەرەی پێ بدەین و گەشەی پێ بدەین و خۆمان هەوڵ دەین کوردستانی خۆمان ڕزگارکەین و یارمەتی دەرەوە خۆی ڕزگارکردن بێت یارمەتی بێت لە بۆ ڕزگارکردمان نەک هۆی سەرەکی بەڵکو هۆی لاوەکی بێت لە ڕزگارکردنی کوردستانی خۆماندا. هەروە پێمان وایە کە هێزەکانی معارەزەی عێراقی ئیسلامی نەتەوایەتی دیموکراتی شۆڕژێر پێویستە ئەوانش خۆیان
بچنەوە ناو کۆمەڵانی خەڵکی خۆیان و کۆمەڵانی خەڵکی خۆیان ڕێخەن و سازدەن بۆ ڕاپەڕین و بۆ شۆڕش و بۆ خەبات بۆ ڕزگارکردنی عێراقی خۆیان بەکەلێک وەرگتن لەو شەڕێکی ئیمڕۆ لە بینی عێراق و ئێراندا هەیە. واتە ئێمە ئەرچی سەرەکیمان گەشەپێدان و پەرەپێدانی شۆڕشی خۆمانە، گەشەپێدان و پەرەپێدانی خەباتی خۆمانە، گەشەپێدان و پەرەپێدانی ڕێخستنی و سیاسی و میهەنی و دیموکراتی کۆمەڵانی خەڵکی خۆمانە. ئەگەر ئێمە پاڵ بدەینەوە بەو هیوایی کە هێزی ئێران دێت عێراقمان بۆ ڕزگار دەکات، کوردستانمان بۆ ڕزگار دەکات، ئەوە تووشی هەڵەیەکی گەورەی مێژووی دێت کە ڕەنگە نا ڕزگاریەکەمان بەنسیب بێت و نە ڕوخاندنی حکوومەتیش بەو شێوەی ئێمە دەمانەوێت جێبەجێ بکرێت. مەسەلەی دوایی کە دەمەوێت قسەی لێ بکەم وەڵامدانەوەی ئەو پرسیارەیە کە چەندین جار بەرەنگارمان بۆتەوە، ئەویش ئەوەیە کە لە چەند ساڵی دواییدا ژمارەیەکی زۆری کورد لە دەرەوەی وڵات کۆبوونەوە. ئایا بیر و ڕای یەکێتی نیشتیمانی لەو بارەیەوە چییە؟ چه ئەرکێک بەرەو ڕووی ئەو کوردانە ئەبێتەوە کە ئەمڕۆ لە دەرەوەی وڵات کۆبوونەتەوە؟ ئەوەی ڕاست بێت دیاردەی کۆچکردن و دوورکەوتنەوە لە وڵات و پەنابردنە بەر وڵاتانی تر دیاردەیەکی ناخۆشە کە لە ئەنجامی داگیرکردنی کوردستان و بێبەشکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە مافە دیموکراتی و ئینسانی و ئازادیەکانی خۆیانەوە لەلایەک و لە ئەنجامی ئەو شەڕ و شۆڕەی کە دوژمن سەپاندوێتی بەسەر عێراق و کوردستاندا لەلایەکی ترەوە هاتوتەکایەوە. بەشێکی تریان خوێندکارن هاتوون بۆ خوێندن و ئەوەش کارێکی ڕەوایە. هەرچی سەرەکی ئەم خوێندکارانش دیارە خوێندن و خەباتە پێکەوە. بەشێکی تریان ئەو کەسانن کە لە ئەنجامی سەختی و دژواری ژیان لە ناوچە ڕزگارکراوەکاندا یا لە شارەکانی کوردستاندا ماڵ و مناڵ و کەس و کاریان بەسەردا کەوتووە و نەیانتوانیوە ئیدارە بکەن و هاتوونەتە دەرەوە. بەشێکی تریشان سەربازی فیرارن، ئەوانەنێکەوە بانکراون بۆ عسکەری و توانای پێشمەرگایەتیشیان نەبووە و نەشویانتانی توانیوە لە وڵات بمێننەوە و ڕویان کردوتە ئەوروپا و وڵاتانی تری دنیا بە هیوای ئەوەی کە ژانێکی خۆش و ئاسوودە پێشوازیان لێ بکات. بۆیە من ناتوانم یەک ئەرک بۆ هەمووان دیاری بکەم بڵێن هەموو ئەوانە ئەو ئەرکیان هەیە. جارێ ئەوەی خوێندەوارە و خوێندکارە دوو ئەرکی هەیە، یەکیان ئەوەیە کە خوێندەکەی خۆی تەواو بکات و ببێتە پسپۆر لە دوا ڕۆژا کەلکی هەبێ لە دروستکردنەوە و گەشەکردنی کوردستانەکەی خۆماندا تا کە وەختی ئاشتی بوو یا کوردستان ڕزگاری بوو بتوانێت ئەویش کە لەبەرێک و کەلێنێک پڕ بکاتەوە لە ژیانی کۆمەڵایەتی سیاسی، ئابووری، فەرهەنگی و ئیداری و هیتری خەڵکی کوردستاندا. لەبەر ئەوە خوێندکار لەسەرەتی هەم لەلایەکەوە بخوێنێ و هەم لەلایەکەوە خەباتی خۆی یەک بخا. ئەرکێکی گەورەی خوێندکارانی کوردستان لە دەوری وڵات ئیمڕۆ یەخستنەوەی ڕێکخراوەکانیانە لە یەک ڕێکخراوی تایبەتی پیشەیی و دیموکراتیکی فراواندا کە هەموو هێزە سیاسەکان تێیدا کۆ ببنەوە، کە خوێندکاری سەر بە هەموو هێزە سیاسەکان لەناو ئەو یەک تاکە ڕێکخراودا کۆ ببنەوە و لەو کۆبوونەوەی خۆیاندا ناوی ئەو ڕێکخراوە، بەرنامەی ئەو ڕێکخراوە، دەستەی بەڕێوەبەری ئەو ڕێکخراوە بە ئازادی و دیموکراتی هەڵبژێرن و دابنێ. لەسەرێکی ترەوە ئەو خوێندکارانە پێویستە نوێنەری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی خۆیان بن، شۆڕشەکەی خۆیان بن و وەکو پیاوی نمونە لە بەرچاو وەکو سەفیری گەلەکای خۆیان لەناو ئەو وڵاتانی کە تێدا دەژێن بە ڕەوشتی چاک، بە ڕەفتاری باش، بە گفتاری باش پرۆپاگەندە بۆ کۆمەڵانی خەڵکی خۆیان و شۆڕشەکەی خۆیان بکەن. شتێکی تریش کە دەمەوێت لەسەری بدوێم لە بابەت ئەو کوردانەی کە لە دەرەوەی وڵاتە هەن ئەوەیە کە ئەرکەکان پوخت بکەمەوە. بە کورتی بەلای منەوە ئەرکەکانیان بریتێ لێک بۆ خوێندکاران خوێندن و خەباتکردن و گرێدانی خەباتەکان بە خەباتی ناوەی وڵات، بۆ کەسانی تر کارکردن و پیشەفێربوون و زمان فێربوون و خەباتکردن و گرێدانی خەباتەکان بە خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە و نمونەبوون لە ڕەوشت و ڕەفتار و گفتاریاندا لە بەرچاوی ئەو گەلانەی کە لە ناویاندا دەژێن تاکو وێنێکی باشی کورد بدەن بەو گەلانە و
هاوبەشیکردن لە بەرەی کوردستانیدا و لەو چالاکیە کوردستانیەدا لەو چالاکیە کوردستانیانەدا کە لە دەرەوەی وڵات کە خزمەتی شۆڕش و خەبات و کۆمەڵانی خەڵک و ناساندنی گەلی کورد و خەباتەکەی بە گەلانی تر دەکات. دووە داوام لە هەموو ئەو برا کورد و ئەو خوشکە کوردانەی کە لە دەرەوەی وڵاتن ئەوەیە کە بیرێک لە کوردستان بکەنەوە، بیرێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەنەوە، بیرێک لە شەڕی جینۆساید بکەنەوە کە ئیمڕۆ دژی نەتەوەکەیان بەتوندی بەردەوامە، بیرێک لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو قارەمانانە بکەنەوە کە لە سەختی و ناخۆشیدا، لە گەرما و سەرمادا، لە شار و لادێدا، لە شاخ و دۆڵدا ڕوبەڕووی تانک و تۆپ و تەیارە و چەکی کیمیاوی و ژەهری دوژمن دەبنەوە و بە سنگی ڕووتەوە دەچن بەگوێ هەڵدەکتنە سەر دەبابە و سەر مدەڕەعە و سەر تۆپی دوژمن لە پێناوی پاراستنی شەرەفی نەتەوەکەیاندا، لە پێناوی پاراستنی کورد و کوردستانەکەیاندا. ئەوسا وجدانی خۆیان بخەنە کار و بخەنە گەڕ بۆ ئەوەی ئەگەر پێیان بکرێ گوڵ بن و ئەگەر گوڵ نەبن درک نەبن، ئیتر سڵاوی گەرم بۆ هەموو ئەو کەسانەی کە گوڵ دەبن و درک نابن، بۆ هەموو ئەو کەسانەی کە خۆیان لە نەتەوەکەیان و خەباتی نەتەوەکان و شۆشەکەیان دانابڕن.